فەرمانبەران و مامۆستایانی زانکۆی سلێمانی فشارەکانیان بۆ سەر حکومەت و ئیدارەی خۆجێی سلێمانی چڕتر دەکەنەوە. قوفڵ و زنجیریان لە دەرگای سەرەکی زانکۆدا و ڕێگە نادەن دەوام لە زانکۆی سلێمانی بەردەوام بێت. دڵنیابن ڕۆژ بە ڕۆژ ئەمڕۆ کە دەوام نییە ئێمە هاتووینەتەوە باشە بەردەوامی ژەبین لە ڕۆژانی داهاتووە زۆر قەرەباڵەختری ژەبێ و ئەوانشی کە هەیە تاکوتەرا هەیە هێشتا خەبەری نەبووتەوە بەڵام ئەوەی کە کۆی گشتی ئەمە بەڵێ زۆری نەمان هەر داوای مافەکەین و مافەکەش شتێکە کە بەڕاستی زەوت کراوە. ئامانجی ئێمە داخوازی ئێمە پێنەدانی موچە نییە چکە موچە کەمترین مافی موچە خۆرە. ئێمە یەکێک لە داخوازەکانمان گەڕانەوەی شکۆ و ڕێزە بۆ موچە خۆرە بۆ ئەوەی گاڵتەجاریان پێ نەکرێ هەر مانگە و لە کاتێکا لە ساتێک هەمووچیانە دێت بەبێ هیچ پاساوێکی یاسایی موچە جاری وایە ئەوە نازانی ساڵی وایە 2 مانگ ساڵی وایە 4 مانگ موچەی کراوە بە پاشەکەوت وایە پاشەکەوت کە خۆی بۆ خۆی لە دزیە دواتریش یەمە سەرباسکردنی ئەمە خاڵێکی تر ئێمە وتومانە لابردنی هۆکارەکانی ئەم پاشاگەردانی و بێسەرەوبەرەیە نەگوتمانەوە ئەدەی وەڵام موچەمان بنێ موچەی مانگی 4مان بنێ بەردەوامە بێت حکوومەتی هەرێمی کوردستان موچەی مانگی 4مان بنێ بەردەوامە بێت ئێمە بێڕێزی لە بەرامبەر موچە خۆرانەکرا وا نەزانن لە هەولێر و دووهۆک موچەی مانگی 4 دراوە ئیتر تەواو موچەی مانگی 4 دراوە لە کەیە دراوەت لە مانگی 5 پێتان دراوە بەڕێزانی هەولێر ینی موچەی مانگی 5تان موچەی مانگی 4تان لە 5 ناوەتی ئەوانی شەر زوڵمیان لێکرێ ئەوانیش موچەیان ئاریاتی پاشەکەوتەکرێ. مەرجی ئێستای مامۆستایان و فەرمانبەران بۆ شکاندنی بایکۆت و کردنەوەی ئەو قوفڵە پێدانی موچەی مانگی 4 و 5 و گەڕانەوەی شکۆی زانکۆکانە و حکومەت بەڵێن بدات چی دیکە موچەکانیان دوانەخات. ئێمەش وەکو ناڕەزاتی خۆمان کە بڕیانمان ناوە تا ئێستا بە شێوەیەکی مەدەنی باشە درێژەی پێ بدەین و ئەمەش لە چوارچێوەی خەباتێکی شێوەی مەدەنیە خۆمان ناوە لە دەرگای زانکۆی سلێمانی تەبعاً بەداخەوە بۆ زۆرمان پێ ناخۆشە کە ئەماکەین بەڵام ئەمە وەکو وتم حاڵەتێکی ناچاریە پێیان کردوین نەکردومانە پێیان کردوین و هیوادارم بچن وەکو چۆن لێدوان لە ئێمە وەرەگرن لێدوان لەو بەڕێزانەش وەرگرن کە هۆکارن بۆ داخستنی ئەمە باشە. ئەم قوفڵە کێ ئەکرێتەوە ئەم قوفڵە کاتێک ئەکرێتەوە کە ئەو پەیامانەی ئێمە یاومانە بەوانەی کە خۆیان بە بەرپرسەزانن کەی تەواو وەڵامی پەیامەکانی ئێمەیاندایەوە ئەو قوفڵانە ئەکرێتەوە و تەنها لەو کاتا ئەکرێتەوە کە وەڵامی پەیامەکانمانە درێتەوە و ئەگەر کاتێک زروفێکی تاری ئەو لە ناکاو ڕوویە ئەی ناتەسەورکەن ئێمە مەگەر بەسەر لاشە ئێمە بڕۆنە ژوورەوە. فەرمانبەران دەڵێن دەوام لە زانکۆی سلێمانی هاوشێوەی 5 ڕۆژی ڕابردوو ئاسایی نابێت خۆپشاندان بەردەوامی دەبێت و دەرگای سەرەکی و لاوەکیەکانی زانکۆ لەلایەن فەرمانبەران و مامۆستایانەوە دادەخرێت تا ئەو کاتەی وەڵامی داواکاریەکانیان دەدرێتەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.